یەکێک لەو قورسانەی لەو ئاڵنگاریانەی لەم قۆناغە هەمانە لە قۆناغی سێم ئاڵنگاریە یەکێک لە قورسیەکان کە هەمانە چییە؟ ئەوەیە چۆن هاندانی خۆم دایمەن بەردەوام بێت، چۆن بتوانم دایمەن هانی خۆم بەم ڕۆژانە. تەمان ئەمە نەک لە پۆلی 12 لە هەموو ژیانە ئەم کێشەیە دووبارە ئەبێتەوە. چۆن ئینسان هانی خۆی بە بەرزم بۆ ئەوەی هانی خۆت بێ ئەبێ بژیت لە پێنا و پەیامێکی گەورەتر لە خۆت، گرنگتر لە خۆت. ئینسان ئەگەر عیلمی بۆ خۆی بێ تۆزە عیلمی بەس، ئەگەر خواردنیشی بەس بۆ خۆی بێ ئەشی ئەو ژوورە و بەسە تا قیامەت هەرەوە ناخۆی برنج لەگەڵ فاسۆلیا هەر بەقەدر ئەو ژوورە ئاخۆی زیاتر بەگەر بەشی خۆ بێ بۆ پارەش وایە و بۆ عیلمیش وایە و بۆ خانوش وایە بۆ سەرش. بەس ئێمە بۆ ئەوە دروست نەکراوین تەنها بۆ خۆمان بین. ئەو کاتە خوای گەورە اختیبارەکەی وا ناکرد هەمومان بخاتە ناو ئەم مجتەمەعەوە بەجێ ئارێکە و لە شوێنێکی دروستە کرد و دایەنەوە تا مادەم اختیبارەکە اختیبار یعنی تاقیکردنەوەی خۆ، مادەم تاقیکردنەوەکە بۆ ئەوەیە هەر خۆمان بوونایە جا بۆچی تێکەڵاوی کردمان؟ مادەم تێکەڵی خەڵکی کردوین کەواتە تاقیکردنەوەکەمان لەگەڵ خەڵکایە و لەناو خەڵکایە و بەشێکیشی مەسئولیاتمانە بەرامبەر بە خەڵک. وازەحە چۆن؟ کە تۆ خوێنی باوکی من ئەو قسمیانەی لە مێشکتایە مەسەڵەن ئەتێ بشتە و بەشەیە ئەو بەشەیە ئەو بەش لە بینی خۆتی خوا نێت بێنە خوای جان چوومە هەر یەکێک لەمانە کە تۆ بەمنی بەنسیبەکەی بۆ من باشە نێتێکی سادقانە بێنە و دائم ژنێتەکە دووبارە کەرەوە یا ڕەبی خوایە بمکەیتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی زوڵم بۆ باشترکردنی خەڵک فقط. ئیتر من نازانم ئەو بەشە چی، ئەتر ئەو بەشە هەر شتێک ئەو بەشە ئەشەی لە دایرەیەکا بێ ئەشە بزنسێکی خۆت بێ لە داوەتوی دە 15 ساڵی داهاتووە ئەشە پارێزەرایەتی بێ ئەشە مامۆستایەتی بێ ئەشە پزیشکی من نازانم چی، بەس ئەو نێتە سادقانە بێنە. ئەمە بەشێکەوات لێکە دائیمەن حافزت دەبێ، دائیمەن چی دەبێ؟ دائیمەن هاندانە دەبێ، پاڵ دەبێ، پاڵت پێوە بنێ کە تۆ بەشێکی ئەم جوهدەکەکەی ئەو هیچ لەبەر خوایە بەڵام بۆ خزمەتی ئەو خەڵکەیە ئەجا خەڵکە 10 کەس استفادەت لێکا، 1 کەس استفادەت لێکا، 100 کەس استفادەت لێکا، ڕقم گرنگ نەبێ بەلاتۆ. ڕقم چی؟ هەزارەهای وەکو تۆ جۆ لە منەگرێ من نازانم کامیان دوعایەکی خێری بۆ کردم خوا پارەسومی لەوانەیە لە دەعمێک وایە لە مردنێک ئەڵڵاهو ئەعلەم بۆ کەس نازانێت چی لە دڵی کەسە کەواتە ئەوهاب ئەگەر ئاوا بیرت کردەوە ئەم حافزە ئەم دافعە ئەم پاڵنەرەوات لێکاتەوە دائیمەن هەوڵ بێ جدی بی هەر ساردیژە بیتەوە طبیعیە هەر طبیعەتی نەفسی ئینسان وایە سار دەبێتەوە بۆیە پێویستی بە چی هەیە خاڵی دووەم بۆی پاڵنەرەکانت گەرم بێتوانێ مامۆستایەکی دڵسۆزت هەیە جارجارە قچی قسە 10 دقیقە بەس قسەت بۆکە بەس یا بەس سێریەکەی تر تۆ تەحفیزە بی ئەکرێ ئەمانەشمان هەیە مەژڕێگەیەکی باش یان ذیکر و ئەورادی ڕۆژانەی خۆت تێ قورئان خوێندنە ذیکرە سەڵاواتە چییە ئیترەوە حافزەی کە دەدات یان ژیاننامەی دوو کەسایەتیە جارجارەی تۆزێک لە ژیاننامەکانە خوێنیتەوە جارێکی تر چی دەداتێ حافزێک و هەوڵێکی کە دەداتێ ئێمە من تەلەبەیەک لەگەڵ خاڵمای خوێن لە ساڵەکانی 79 لەو بینەیە لە 12 ئامادەیی لە سەلاحەدین لە مەکتەبی سەلاحەدین لە سلێمانی طبعا ئەم تەلەبەیە کەالعادە خۆ دازان حکومەتی بەعث ئەگەر یەکێک گومانی لێیشێ بووایە مەسەلەن پێشمەرگەیە یا چوزان لەگەڵ تەنزیماتایە خۆی دەست نەکەوتایە یا براکەیە گرت یا باوشیە گرت یعنی ئەو معروفە یعنی یەکێکیە گرت و یای کوشت ئەمیش برایەکی لەو تەنزیمات و مەنزیماتە ئەمیش پۆلی 12 بێ برادرە وەڵا نزیکی بە کەلۆری ئەوە مانگونی دوومان خەریکە ئیزنە درێن و بڕۆنە ماڵەوە سعی بکەن و امتحان شەوێکی دەم بەسەری ئەوەی گرن پۆلی چەندە پۆلی 12ەیە بەتوانە شەو مستەواشی باشە و ساڵانەدا معفوی عامیش بوو یعنی ئەوسا معفوی عام هەبوو ئەمە لای خۆمان بێ ئێستا گەنجێکی خۆمان بێ ئالەمانە تەواوەتر دنیای هاڵێ قەیسەری لێ بێ بە چەرمە چۆلەکە یا بێ بە چۆلەکە ئەنی شتەکانی لێ بەرچاو ڕەشە بێ و دنیای لێتە خوارە و موسیبەتەکە هاتووە مادەم موسیبەتەکە هاتووە وەڵڵاهی خوای گەورە قودرەت و تاقەی ڕوبەڕووبوونەوەی موسیبەتەکەشی یاوە بەزە بیدۆزیتەوە تازە موسیبەتەکە هاتووە هو بەعسە و سوعبەتی لەگەڵ ناکرێ واستە و ماسەش نییە بەعس یعنی تاو و گیراوە دوو احتیمالە دێ یا ئیکوژن یا نایکوژن ئەگەر نایان کوژ دوو احتیمالە دێ یا ئەڕوا ئەمساڵ یا ناڕوا وایە ئەوانێ ئەم ئەڵە دێ ئەگەر کوشتیشمیان خۆ من هەوڵی خۆمەرەدەم سعی خۆمەکە ئەڵێ کاکە هیچم لێوە نایە ڕۆژانە تێم هەڵێن تێم هەڵنایەن دوای هەفتەیەک لەگرتن ئەڵێ بەس مەمنونم کتێبەکانم بۆ بێنم حس نەبێ محکەمە چیەکە بابیکە بەس با من سعی بکەم فقط کەستان لە سجنا سعیەکەن لە سجنەکەی ماڵەوە
ئەنێکتان پێتان وایە ماڵەکانتان سجنە لە بیرتان چۆتەوە خەڵک ئەو سجنەی تۆ بە بەهەشت دەزانێ لە خێمایەژی 9 ساڵە بۆ 10 ساڵە خەڵک لە خێمایەژی کاک کەمپی سووریەکان و کەمپی عێراق وایەوە نییە خە لە بیرتان نچێت ئەلمیم کتێبەکانی بۆێنن دەسەکا بەسەعی هەر چۆنە بێت چێتە ئیمتیحان پێتان چۆن ئەگە پێتان بڵێم دووەمی سەر مەکتەبی سەلاحەدین نەبێ باوکی من ئەمە ئەگەر زیرەک بێ هەر زیرەک ئەگەر بی ئێوێ هەر ئێوێ باشە ئەو بۆ کە شتێکی کەمان ئەوێ ئەڕێن بۆ لای فڵان کەس واستە ئەکەین ئەچین بۆ لای ئەو ئەچیم ئەتەوێ من قەناعەتم وایە ئینسان ئەگەر شتی بێ هەوڵەدا نەتیجە عایدی من و تۆ نییە ئەوەی جوانە لە قسەی ئەم گەنجەیە ئەوەی هەوڵی داوە نەک لە بەرەوەی دەرەجەیەنەوە دەرەجەشی نێنە هەر سپاس کراوە بۆ هەوڵی داوە هەوڵی تەسلیم نابێ تۆ هەوڵ بە نازانم نەتیجە چەنە هات نەهات خەلەلێکە یان خێریشی گەورەی تێ وازە حەچۆن ئۆکێ کەواتە